بەڕێزان خۆشەویستان ئەم کاتتان باش لە هەر کوێیەکەن ساغ و سەلامت بن لەگەڵ بەڕێز کاک هەڵشۆ عەبدولفەتاح بەڕێوەبەری پرۆژەی تۆڕی پاراستنی کۆمەڵایەتی گفتوگۆکەین لەسەر هاوکاری کۆمەڵایەتیەکان. بەڕێزان و کۆڕێکخراوی پاسەوان لە ماوەی ڕابردوودا کاریان لەسەر پرۆژەیە کردووە کە کاریان لەسەر هەندێک یاسا کردووە کە پێیان وایە ئەم زۆری یاساکان لە هەرێمی کوردستان و لە عێراق جۆرێک لە فەوزای دروست کردووە، پێیان وایە دڵسۆز و نادڵسۆز تێکەڵ بووە، پێیان وایە ئەم جۆرە لە فەوزای یاسایی نەعەدالەتی دروست کردووە لە ڕووی دابەشکردنی هاوکاریە کۆمەڵایەتیەکان. کاک هەڵشۆ بەخێراتی. زۆر سپاس، ڕێز و سڵامانەیە بۆ بیسەرەکانتان بینەرەکانتان لە هەر کوێگەن. زۆر باشە کاک هەڵشۆ، با لەوە دەست پێ بکەین ئێوە چۆن گەشتنە ئەو قەناعەتەی کە کار لەسەر ئەم پرۆژەیە بکەن، هەستان بە کلێنی یاسایی کرد لە ناو یاساکان لە هەرێمی کوردستان و لە عێراق و ئەم جۆرە دەستاندایە ئەم جۆرە لە پرۆژە و پرۆژەیەکی لەم شێوەیەتان دیاری کرد بۆی کاری لەسەرکەن؟ بەڵێ، دیارە کاتێک کە باس لە دۆخی کۆمەڵایەتی یان تۆڕی پاراستنی کۆمەڵایەتیەکەین، ڕاستەوخۆ ڕەنگە لە ئەگەر تۆ بێت و هیچ کارێکت بەسەر ئەو بابەتەوە نەبێت و یاخود هیچ احتیماماتێکت بۆ قەزەیە نەبێت، بەڵام کاتێک کە دەست ئەەکەی بە ژیانی ڕۆژانەیەکی ئاسایی لە ماڵەکەت دەیتە دەرەوانێ بە شەقامەکانە ئەڕۆی ئەچیتە ناو بازار، ئەچیتە ناو فەرمانگەکان وە لە بچیتە پارکێک یان چێشخانە و گازینە و کافتریایەک، ڕاستەوخۆ ئیتیباعی کۆمەڵێک کار ئەەکەیت کە لە ناو کۆمەلگاکەیە لەو ژینگەی کارەیە لەو ژیانە گشتیەی کە هەیە ئیتیباعەکەی وەسەرنج ڕاکێشێ، ئەویش بابەتی ئاستی بژێوی ژیانی تاکەکانە کە بەشێک لەو تاگانە چۆتە خوارهێڵی هەژاریەوە و ئەمەش وای کردووە کە پێویست کات تاکەکانی تری کۆمەلگا بەپێی ئاست و بەرپرسیارەتیان بەپێی ئاستی دۆخی باری داراییان بتوانن هاوکاری کۆمەڵایەتی ئەو کەسانە بکەن کە پێویستیانە. دیارە ئێمە بەرئەنجامی ئەو ژینگەی کەتیاین کە ژینگەی کاری ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنیە وەک ئەرکێکی بەرپرسیارەتی یاسایی کە یاسا ئەمەی پێبەخشیوین کار لەسەر بوارە جیاوازەکانی کۆمەلگا بکەین. لیزمنی بیرۆکەی ئەومان بۆ هات کە چۆن بتوانین بابەتی هاوکاری کۆمەڵایەتی کاری تیا بکەین و وردبینەوەتیایە بزانین ئایا کەلێن و کەموکوڕی هەیە پێش هەموو شتێ و ئەگەر کەلێن و کەموکوڕی هەیە بەچی بتوانین یەکەم بە توێژینەوە و بە راپۆرت و ریپۆرتین بزانین کەلێن و کەموکوڕەکان لە کوای ئەم سێکتەرە گرنگ و گەورەی ژیان و ژیاری کۆمەلگایە و لە دوای ئەوە چی بکەین بۆی چارەسەر بکرێت. بێگومان لە بەرەنجامی ئەو گفتوگویانی ناوخۆی خۆمان لە تیمەکەیە و دوجار لەگەڵ ڕێکخراوە دەوڵەتەکان دیزمنی بە تایبەت IDS بەریتانی کە پەیمانگایەکی گەورە و نیشتیمانیە کارەکان لەسەر بوارە جیاوازەکانی کۆمەلگەی مەدەنی و پاڵپشتی ڕێکخراوە ناوخۆی و لۆکاڵەکان لە عێراق و لە چەند وڵاتێکی دیکەی جیهان. بۆیە بیرۆکەمان بۆ هاو کە ئێمە بین توێژینەوەیەکی ورد و زانستی لەم بوارە بکەین و بزانین کێشە و کەلێن و کەموکوڕەکان دیاری بکەین و لە دوای ئەوەش هەوڵ بین بۆ چارەسەرکردن. وەکو ئەوەی کە جەنابەت فەرمووتان دوای سەرقاڵ بوونتان بە هەندێ خوێندنەوەی هەندێ یاسا گفتوگۆکردنتان لە ناو خۆتانە تیمەکانتان ئەو هاوکاریکردنی ئەو ڕێکخراوە، چەند یاسا یاخود بڵێم ئەو یاسایانە کامانن کە لە هەرێمی کوردستان و لە عێراقا ئەگەری ئەوەی هەیە کە کەلێنی تیابێ و مافی تاکی خوارهێڵ هەژاری پێشێل بکات؟ لە ڕاستیە لە گشتە لە وێنە گشتیەکەیە ئێمە ئەبێت ئەوە بگەێنینە وەرگرەویشەوەیە کە پرسی هاوکاری کۆمەڵایەتی و تۆڕی پاراستنی کۆمەڵایەتی لە عێراق و لە هەرێمی کوردستان کێشەیەکی گەورەی ژیانیە لەم وڵاتەیە و لە ناو ئەو کێشانەشا کە هەیە
کۆمەڵێک یاسای پەیوەندی ڕاستە و خۆی بەم بابەتەوە هەیە کە ئەبێت چارەسەر بکرێت. یەک لەو یاسایانە کە پەیوەندی بەم بابەتەوە هەیە کە ئەبێ عیلاج بکرێت یاسای وەزارەتی کاروباری کۆمەڵایەتیە لە عێراق. دوو لەو یاسایانە یاسای خاوەن پێداویستی تایبەتە لە عێراق و لە هەرێمی کوردستان. سێ یاسای پاڵپشتی پشتیوانی پرۆژە بچووکەکانە بە پرۆژەی پاڵپشتی مادی یەکێکی ترە لەو یاسایانە. چوار یاسای کار لە عێراق و لە هەرێمی کوردستان لەو یاسایانەیە کە پەیوەندی بە بابەتی پاڵپشتی و پشتیوانی تۆڕی پاراستنی کۆمەڵایەتیەوە هەیە جارێکی کاچێتەوە چوارچێوەی ئەمە. 5 یاسای خاننشینی و دەسەبەری کۆمەڵایەتی ژمارە 18 2023 لە عێراق و ژمارە 39 ساڵ 1970 هەموارکرا و لە هەرێمی کوردستان لەو یاسایانن کە پەیوەندیدارن بە پرسی هاوکاری کۆمەڵایەتی و دەستگیرۆیی کەسانی ئەوەی کە پێوترێت کە پێویستی بە هاوکاری کۆمەڵایەتیە. بێگومان ئێمە لە بەرەنجامی ئەو توێژینەوەیە کە کردومانە ئەویشەوەیە کە کۆمەڵێک کە لێنمان بۆ دەرکەوتووە لیزمنی یەکەم ئێمە لە ڕووی یاساییەوە گرفتێکی گەورەیەمان هەیە کە ئێمە لە توێژینەوەکەیان ناومان ناوە ترافیکی یاسایی. ترافیکی یاسایی بەو واتایی کە ئێمە لە عێراق و لە هەرێمی کوردستانە پرۆسەی هاوکاری کۆمەڵایەتی بە کۆمەڵێک یاسا ڕێک خراوە کە پێویستی بەوەیە پێداچوونەوەی جددی بۆ بکرێت و بتوانرێت جا یان ئەوە تا یاسایەکی نیشتیمانی فراوانتری بۆ دەربکرێت یان ئەوە تا هەموار بکرێتەوە بەشێک لەو یاسانە بۆی بتوانرێت چارەسەری بکرێت. بۆیە یەکێک لە کێشە گەورەکانی بابەتی تۆڕی پاراستنی هاوکاری کۆمەڵایەتی لە عێراق و لە هەرێمی کوردستانە بابەتی ترافیکی یاساییە. خاڵێکی تر لەو کێشە گرنگانە بابەتی جیاکاریە، واتە جۆرێک لە جۆرەکان جیاکاری ئەکرێت لەو کەسانەی کە هاوکاری کۆمەڵایەتیان پێویستە پێیان ئەدرێت، جا بەشێکی وەکو دامەزراوەی و موسەساتی پێیان ئەدرێ، بەشێکی نەخێر وەکو کاری کەسی و گروپین پێیان ئەدرێت کە زۆر جار ئەمانە قابلی ئەوەیە جیاکاری تیا بکرێت و باش نەگات بە کەسی وەرگر و بە پێچەوانەوە ڕەنگە ئەو کەسە لەبری ئەوەی کە خزمەتێکی بکرێت لە قۆناغێکی دیاریکراوە و لە کاتێکی دیاریکراوە بە پێچوانەوە ڕەنگە کاریگەری گەورەی لەسەر ژیانی بەجێ بهێڵێت. باشە ئەو ڕێکخراو ئەو ژمارەیەکی زۆر ڕێکخراو ئێستا لە هەرێمی کوردستانە هەن بەڕێزکاک هەڵشۆ کە هاوکاری کۆمەڵایەتی دابەشەکەن بەسەر خەڵکیدا بەتایبەت لە کاتی خەیران و ڕووداوەکاندا. ئێوە هیچ پەیوەندیەک و کۆنتاکتێکتان کردووە کۆ ڕێکخراوی پاسەوان لەگەڵ ئەو ڕێکخراوانەیە بۆ ئەوەی ئەوانیش جۆرێک لە جۆرەکان هەماهەنگ بن لەگەڵ ئێوە و دەنگەکەتان زیاتر لە کۆدەنگی بچێ تا ئەوەی کەوەکو یەک ڕێکخراو ئەم کار لەسەر ئەم بوارە بکەن؟ بەڵێ دیارە توێژینەوەکەی ئێمە وە کار و چالاکیەکانی ڕابردووشمان و ڕیپۆرت و راپۆرتەکانیشمان کۆمەڵێک ئاستی بەخۆی بینی و ئاستێکەوە بووە کە کاری ئۆفیسین بێت لە ڕێگەل لە ڕنگ لە ئۆفیسەکانە کاری توێژینەوەی وردکاری بن کۆڵکاری ناوەڕۆکی ئەو یاسایانە بکەیت کە پەیوەندی بە هاوکاری کۆمەڵایەتیەوەی بەشێکی کەی کاری پەیوەندی بەوە بووە کە تۆ فەیس و فەیس لەگەڵ ڕێکخراوەکان و هاوبەشەکان کە لە بواری هاوکاری کۆمەڵایەتیە کارەکەن دابنیشید و لیان بپرسید و بابەتی ئەوەی کە ئایا ئەم جۆرە ئەم فۆرمە لە هاوکاری کۆمەڵایەتی تا چەند کێشە و گرفتیتیایە و چۆن بتوانین چارەسەری بکەین وە چین ئەو ڕاستپاردە و پێشنیارانە بۆیە بڵێ بێگومان بەشێکی لەوەی کە توێژینەوەکانمان وە کارەکانمانەوە بووە کە لەگەڵ ئەم بەڕێزانە دانیشتوین وەرکشۆپ و سیمیناراتمان ڕێخستووە لەوەی کە پرسیمانە کێشە و گرفتەکانی دابشکردنی هاوکاری کۆمەڵایەتی لە چیە خۆی بینێتەوە وە چۆن چارەسەر بکرێت. ئەمە یەکێک بۆ لەو بابەتانەی کە
بە دوور و درێژی گفتوگۆی لەسەر کراوە هەوڵ درراوە لەم توێژینەوەیشە ڕێبەر و دەلیل و میکانیزمی نوێ بخرێتە ڕوو بۆ سەر لە نوێ ڕێخستنەوەی پرۆسی دابشکردنی هاوکاری کۆمەڵایەتی بە لە بەرچاوگرتنی ئەوەی کە تۆ چۆن کاتێکی کەمت بێ بۆ گەیاندنی ئەو هاوکارێک کۆمەڵایەتیە تێچوویی کەمت بوێ خاڵێکی ترکە خاڵی هەرە گرنگی بابەتەکەی ئێمەیە ئەویش ئەوەیە کەرامەت و شکۆی ئەو کەسا بپارێزێت چکە ئەگەر بێت و ئێمە نەتوانین شکۆ و کەرامەتی کەسەکان بپارێزین هەست ئەوەنە لە بیبینە دۆخێکی باشتریشەوە ناتوانین ئەو کەسا یاساکان کلێنێکی لەو شێوەی تایە کە تا ڕادەیەک شکۆی هاوڵاتی وەرگری تێدا نەپارێزراو بێ لە ڕاستیە بەشێک بە شێوەیەکی ڕێژەی بەڵێ گرفتی تایە وەکوتم بەشێک لەو یاسانە نەچوونەتە ناو ئەو وردەکاریەوەی کە کەسێکە بێش کۆمەندی پارێزراو بێت یعنی شتێکە بڕاوەتەوانێ بەشێکی دیکەی لە کێشەکان لە بواری جێبەجێکردنایە کە ئەم جێبەجێکردنە دوولایانەیە لایەنێکیەوەیە کە ڕێکخرا و دامەزراوە حکومی و ناحکومیەکان بە ئاگاییەوە ئەیکەن ئاگداری یاساکانیشن و ئەیکەن کە ئازان خەرقی یاساییە بەشێکی کەی بە نەزانینەوە ئەیکەن کە ئێمە هەوڵمان ناوە لەسەر هەردوو ئاستەکە کار بکەین چۆن وا بکەین ڕێکخراوێکی کۆمەڵگەی مدەنی یا کۆمپانیایەک یان خاوەنکارێک یان هەر کەسێک کاتێک کە هاوکارێکی کۆمەڵایەتی دابەشەکات ئەیگەێنێت بەو کەسانە چۆن وا بکات لەگەڵ پاراستنی کەرامەتی کەسەکەش کۆمەندی کەسەکە و پەیامەکەی هاوکارێکەش بگەێنێت چکۆکوتم دوولایانەی ڕەنگە گەیاندنی ئەو هاوکاریە لە قۆناغێکا بۆ ئەو کەسە بۆ چەند کاتژمێرێک دەربازی بکە بەڵام بۆ بە درێژایی ژیانی داهاتووی تەدمیری خۆی و خێزان و شەرمەزاری بکە لە ناو کۆمەلگە و ڕایگەشتیا کە ئەمە خاڵەمە ترسیدارەکەی ئێمە کارمان لەسەر کردووە و کارمان کردو بۆی کە چۆن میکانیزمی نوێ دابنرێت بۆ چارەسەرکردنی ئەم جۆرە هاوکاری کۆمەڵایەتیە و دابشکردنی وەگەیاندنەکەی وە کۆی ئەم پرۆسەیە کۆمەڵێک هاوبەشی تیا هەیە کە بە نەقسی هەر کەسێکیان لە وەرگر لە بەخشەر لە دامەزراوە گشتەکان لە یاسا لە NGOکان و لە میدیا و هەتاوەکو دوای ڕەنگە نەقسێ دروست بێت بەڵام ئاگداری ئەوەش بین لە هەڵەی هەر کەسێکیان لەو هاوبەشەی ناو تۆڕی تا پاراستن و هاوکاری کۆمەڵایەتی ڕەنگە لێدانێکی گەورە بێت لە کۆی پرۆسەکە کاک هەڵشۆ بەپێی توێژینەوەکانی ئێوە بەپێی ئەو بەدواداچوونانی کە ئێوە کردوتانە هەستان بەوە کردووە کە پێدەر یاخود بەخشەر وەرگرەکە ئیستیغلال دەکات یعنی ئیستیغلالکردنی تێدایە لە ڕاستیە یەکێک لە کێشە گەورەکانی پرۆسەی دابشکردن و گەیاندنی هاوکاری کۆمەڵایەتی ئەم بابەتە بێت کە مەترسێکی گەورەی لەسەر کۆی ناشرینکردنی پرۆسەکە هەیە بۆیە ئێمە زۆر دقیق چوینەتە ناو ئەو پرۆسەیەوە کە ئێمە چۆن بتوانین ئەمە عیلاجی یاسایی بۆ بدۆزینەوە کە بەشێک لە یاساکان ڕێکاری تون بخەینە ناو دەقی ئەم یاسایانەوە بۆی ئەگەر هەر حاڵەتێکی وا بوو ڕاستەخۆ ڕێکاری یاسایی بەرامبەر بگیرێت بەشێکی دیکەی ئەوەیە کە لە بواری پراکتیکە چۆن ئێمە بێین ئەم کەسەی کە بەخشەرە میکانیزم و ئالێتی تێبگەێنین کە تۆ ئەبێت بەم ڕێکار و ڕێگەیە بەخشینەکانت بگەێنیت بە کەسی وەرگر ئەگەر نا ئەگەر بیشی گەێنیت ئەوە ڕەنگە زەرەرێکی گەورە لە وەرگرەکە بیت و زەرەرێکی گەورە لە سومعەی کۆمەڵایەتی خۆت بیت و زەرەرێکی گەورە بی لە ڕووی یاساییەوە بۆیە ئەبێت زۆر ورد و دقیق و ئاگداربی بۆی بتوانیت کارەکەش بکەیت و بەڵام بەڕەچاوکردنی یاسا بێت بەڕەچاوکردنی دۆخی کۆمەڵایەتی وەرگرەکە بێت بەڕەچاوکردنی ئەوە بێت کە کەرامەتی هەمومان لەناو ئەو پرۆسەیە پارێزراوە و دۆخێک نییە کە بڵین ئیمکانیە کەستێکەوە یان ئەمە هەر هی گروپێکی دیاری کراوە نەخێر واریدە ڕەنگە ئەمڕۆ کەسێک لە پلەیەکی باڵایە سبەینە بکەیتە دۆخێکی واوەوە پێچەوانەکەشی ڕاستە. باشە کاک هەڵشۆ بەڕاستی کۆمەڵگەی ئێمە هێندە کۆمەڵگەیەکی هەژار و نەدارە کە ئەو هەمووە ڕێکخراوە لە مەجای پێدانی هاوکاری کۆمەڵایەتی
کارەکەن یاخود ئەو هەموو وەکو جەنابەت ناوتنا ترافیکی یاسایی ئەو هەموو یاسایی بۆ دەربچێت لە وڵاتی خۆمان کە جۆرێک لە جۆرەکان باس لە پاراستنی تۆڕی کۆمەڵایەتی بکە یا با پرسیارەکە بەو شێوەیە بکەین ئەم ترافیکی یاسایی لە لای خۆمان هەیە یا ئەم فەوزای یاسایی لە لای خۆمان هەیە بۆ پاراستنی تۆڕی کۆمەڵایەتی لە وڵاتانی دەوروبەریش هەستی پێکرێ هەیە لە ڕاستیە پێش ئەو پێم خۆشە لەسەر دیوی یەکەمی پرسیارەکەت وەڵام بەمەوە کە ئایا ئێمە وڵاتێکی ئەوەندە هەژارین ئەوەندە خەڵکی تایە ئەتوانم پێت بڵێم وڵاتێکی هەژار نین کە ئاستی پێداویستی خەڵک بە وەرگرتنی هاوکاری کۆمەڵایەتی بەو ڕێژەیە بەرزە بەڵام وڵاتێکی دەوڵەمەندی گەندەڵین بۆیە ئێمە پێداویستی یاخود خەڵکی وەرگری هاوکاری کۆمەڵایەتیمان تا ڕادەیەک زۆرە بۆیە بڵێ ئێمە عێراق وەرێمی کوردستان لە وڵاتانەیە کە بەردەوام لەگەڵ راپۆرتی دەرچوونی راپۆرتی شەفافێتی نێودەوڵەتی لەدە وڵاتە هەرە گەندەڵەکەی ئاستی جیهانە بۆیە بڵێ خاوەنی سەروەت و سامانێکی گەورەی سروشتی سەرزەوی و ژێرزەوین بەڵام بەهۆی دابەژنەکردنی بە عەدالەت و ئیدارە نەدانی معقول و گونجاو و شیا و تاکەکان ناتوانن سوود لەو سەروەتە مادیە ببینن بۆیە ئەمە وەڵامی بەش یەکەمین بەشی دووەمت لە ڕاستیە لە ئێمە لە ناوچەیەکین کە پێ وترێت ڕۆژهەڵاتی ناوەڕاست تا ڕادەیەک کێشەی هاوکاری کۆمەڵایەتی و گرفتی یاساکان لە زۆرێک لە وڵاتانەی دیکەشا هەیە ئێستاش ئەگەرە وڵاتانی توا دەور ببینیت لەوانەی ئێمە ڕەنگە بەشێکی زۆری ئەوانەی کە خەڵکێک بن کە پێویستیان هاوشان لەگەڵ ئەوانەی خۆمانە لە وڵاتەکانی وەکو ئێران و تورکیا و سووریا و ئوردن و هەتاوەکو دوایی پێداویستی خەڵک بە وەرگرتنی هاوکاری کۆمەڵاتی لە ئاستێکی بەرزایە بۆ چونکە ئەویش دوجار لەو چوارچێوە جوگرافیایە کە عێراقی تایە کە ئەوانیش ئەوەندە وڵاتێکی دیموکراسی و شەفاف و سەروەری یاسانین بە پێچەوانەوە پەتای گەندەڵیش لە ئاستی ئەو وڵاتانە لە ئاستێکی بەرزایە و کاتێک کە گەندەڵی هەبوو کە موئەسەسات بە شێوەیەکی کارا و کاریگەرکاری نەکرد ڕوبەڕووی ئەوە بێتەوە کە خەڵکێکی هەژارت زۆر بێت پێداویستی وەرگرتنی هاوکاری کۆمەڵایەتیش بە ڕێژەیەکی زۆر بوونی هەبێت. هەڵشۆ ئێوە پرۆژەکەتان کە ئامادە کردووە ئەیدەنە کێ لەم کاتەیە کە لە هەرێمی کوردستان حکوومەت کار بەڕێکەرە لەم کاتەیە کە هەرێمی کوردستان پەرلەمانەکەی ئەو بۆ یعنی فترەیەکی زۆرە پەرلەمانەکەی هەڵبژێراوە بەڵام لەسەر کار نییە کۆ نەبوونەتەوە دەست بەکار نەبووە لەم کاتەیە کە لە عێراق کاتی هەڵبژاردنە ئێوە تانەوێن پرۆژەیە بدەنە کێ یاخود لەگەڵ کێ ئەتانەی کۆنتاکت بگرن بۆ چارەسەرکردنی ئەم کێشە لە ڕاستیە ئەوەی ئێمە وەکوتم لەسەر ئاستی عێراقە پەیوەندیدارە بە کۆمەڵێک دامەزراوەی تایبەتمەند یەکەمینیان پێداویستی یاسایی هەیە لەسەر ئاستی ئیتیحادی فیدرالی کە ئەویش شوێ ئەنجومێنرانی عێراقە بۆیە بەڵێ پەیوەندی ڕاستەخۆی و ئەدرێت ئەبێ ئەم توێژنەوەی ئەگەێنرێت بە ئەنجومێنرانی عێراق و پەرلەمانتاران دووەمینیان پێداویستی هەیە بە حکوومەتی فیدرالی و ئیتیحادی کە حکوومەتی عێراق و وەزارەتی کاروباری کۆمەڵایەتیە لە عێراق سێمینیان پەرلەمانی کوردستانە کە پێداویستی یاسایی لۆکاڵی و ناوخۆی هەیە کە ئەویش جارێکی تر ئەبێ بدرێ بە پەرلەمانی کوردستان و بێگومان ئەویش بە هەمان شێوە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی لە هەرێمی کوردستان و لە زمنی ڕێکخرا و ئاژانسە نێودەوڵەتیەکان کە کار لە بواری هاوکاری کۆمەڵایەتی و پاڵپشتی و پشتیوانی کەسانی کەم دەرامەت و یانخود کەسانی خاوەن پێداویستی تایبەت و تاوەکو دوایی ئەکەن بۆیە هەموو ئەوانە کە باسم کرد پەرلەمان لە هەرێمی کوردستان و عێراق حکوومەت لە هەرێمی کوردستان و عێراق و ئاژانسە ناوخۆ نێودەوڵەتیەکان لە عێراق و هەرێمی کوردستان پەیوەندیدارن بەم بابەتەوە پێیانەگەێنرێت. کاک هەڵشۆ هەست ناکەی کارەکەی ئێوە جۆرێک لە جۆرەکان زۆر سەخت بێت چونکە باس لە ڕێخستنی هاوکاری نافەرمی دەکەن وانە جۆرێکە ڕێخستنی نافەرمیش بریتە لە خێر و سەدەقە یعنی کۆمپانیایەک دەوڵەمەندێک کەسێک هەڵەسێ بەم کارە هەز ناکەی ئەمە جۆرێک قورسی تێدا بێ ڕێخستنەوەی هاوکاری
مرۆیی بە شێوەی نافەرمی بەڵێ کە لە پەیوەندی بە ڕاستیە سەدەقەوە هەیە. بەڵێ بێگومان لە ڕاستیە خۆی پرۆسەی هاوکاری لە دنیاە بەشێکی منەظەم و ڕێکخراوە کە دامەزراوەی گشتی وەکو حکوومەت و ئەوانەی NGOکانیش تا ڕادەیەک پێی هەڵەسن و بەشێکی کەی ناڕێکراوە ڕەنگە من بم جەنابەت بێ هاوڵاتیەکی بێکە سەرمایەدارێکە یاخود ئەوەی کە پێ وترێ خێرخوازێکە هەتاوەکو دوای کارەکە کارێکی سەخت و قورسە بەڵام کارێک نییە کە چارەسەر نەکرێت کە عیلاج نەکرێت ئیمکانی ڕێنیشاندان و ڕاستکردنەوە و ڕێکردنەوەی نەبێت بە پێچەوانەوە ئەویش ئەتوانێت کاری لەسەر بکرێەوە ئێمە کاتێک کە توانیمان لە ڕووی فەرمیەکانەوە دامەزراوە گشتەکانەوە ئەمە چارەسەر و عیلاج بکەین بێگومان ئەو سێکتەرەی تریشی ئەکرێت بە میدیا بەرەخراوەکانی کۆمەلگەی مەدەنی بە ئەنجامدانی سمینارات و کۆڕ و هەڵمەتی وشیاری بتوانرێت بەرچاو ڕۆشنی بەو کەسانە زیاتر بدرێتکە کاری خێرخوازیەکەن بە شێوەی فەردی بە شێوەی تاک کە ئەو هەڵانەی کە ڕەنگە پێی وابێت حاڵەتێکی ئاسایی و یاساییە کردوێتی لە ماوەی ڕابردووە لە کارە بەخشینەکانیان لە داهاتوانی کات و بێگومان ئەکرێت و ئیشیشی لەسەرەکەین و جەنابتان و زۆر دامەزراوی تریش هاوکار و یارمەتی دەرەبن بۆ گەیاندن و ڕاستکردنەوەی دابشکردنی هاوکاری کۆمەڵاتی بە تایبەتەوانەی کە کەس و خەڵکانێکی خێرخوازی تاکن بە شێوەی تاگیشەکەن. ئێوە ئەتانوێ ئەم هاوکاری کۆمەڵایەتیە ینی لایەنێکی پەیوەندیدار پێی هەستێ حکوومەت پێی هەستێ ڕێکخراوێک پێی هەستێ چکە خۆتەزانی لە وڵاتان لە هەموو وڵاتێک ینی ڕێکخراوێکی تایبەتمەند هەیە بە بابەتی هاوکاری مرۆیی هیلال ئەحمەر هەیە خاچی سووری نێودەوڵەتی هەیە وەنیە و کۆمەڵی منەظەمات هەیە کە لە دنیاە ئەوەیان ئێوە تانوێت لە هەرێمی کوردستانیش ڕێکخراوێک هەبێ یاخود حکوومەت ئەم ئەرکە لە ئەستۆ بگرێ. لە ڕاستیە ئێمە وتومانە عیلاجی ئەمە پێویستی بەدانانی یاسای نیشتیمانی هەیە. ڕاستە ئەمەی جەنابێ دەڵێن نموزەجی بەشێک لە وڵاتان ئەمەی تیا هەیە بەڵام هەچ کاتێک ئێمە توانیمان لە ڕێگەی دەرچواندنی یاسایەکی نیشتیمانی بۆ ڕێخستنەوەی تۆڕی دابشکردنی هاوکاری کۆمەڵایەتی لەلایەن وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی چ لە عێراق چ لە هەرێمی کوردستان ئەتوانین ئەو بەشەی دیکەیشی کە ڕێکخراوێکی کەیە لە NGOکان بتوان ئەم کارەکە من پێم وایە ناتوانیت منعی ئەمە بکەیت چونکە لە ڕاستیە منعکردنی نییە بەو شێوەی کە تۆ هاوڵاتیەک سەربەستە کارێکی خێرخوازی خۆی ئەیاجا ئیتر بەشێکی بەپێی پەیڕەوانی ئاینەکەی خۆی کە بەشێک لە پەیڕەوانی ئاینی مەسەلا تاکید لەوەکەنەوە زەکات و سەرفدرە بن لە ئاینی ئیسلامان ڕەنگە لەوانەی ترا فۆرمێکی تر بێت و شێوازێکی تر بێت وێ ناتوانانی تۆ منعی کاری فەردی خێرخوازی بکەیت بەڵام ئێمە قسەمان لەسەر گشتێکەیە چۆن ئەوانەی گشتی ڕێک بخەینەوە و بیخەینە چوارچێوەی دەقی یاساییەوە و تا ڕادەیەکیش لە ناو یاساکان مرونەت و مەجای ئەوە هەبێت بۆ کەسانی خێرخوازی گروپ و تاگەکان چۆن بتوانن دەستکراوە بن لە بەخشینیان بەڵام بەڕەچاوکردنی یەخاڵ یەکەمینیان ئەوەی پاراستنی شکۆمەندی ئەو کەسە خاڵی ئەولەویەتە دووەمینیان نەبوونی جیاکاری خاڵێکی تری ئەولەویەتی ناو پرۆسی دابشکردنی هاوکاری کۆمەڵایەتیە سێمینیان گەیاندنی ئەو هاوکاری کۆمەڵایەتیە بە شێوەیە کە نەبێتە بارگرانی بۆ وەرگر هاوڵاتیەک لە چۆن یعنی نمونەیەک بێنمەوە هاوڵاتیەک لە قەزایەکی دوورەدەستی پارێزگای سلێمانی پێویستی بە هاوکاری کۆمەڵایەتی خۆراکە هەموو ئەو خۆراکەی کە ئەو وەرەگەر ڕەنگە بایی 50,000 بێت ناکرێت بێت 50,000 با بەکرێ سیارە بۆ سنتەری شارەکە بێت ئەم هاوکاریە کۆمەڵایەتی وەرگێت هاوڵاتیە کەسێکی خاوەن پێداویستی تایبەتە یعنی کۆمەڵک پێداویستی تایبەتی خۆی هەیە ناکرێتەوە کۆمەڵک پێداویستی پێبیت کە ئەو نەخۆشی شەکر و زەختی هەیە تۆ بچیت
زەیت و عەربانە و نازانم کۆمەڵێک شتی پێبەی بۆیە ڕەچاوکردنی ئەم خاڵە وردەکاریانە بەشێکی لە چوارچێوەی ڕێبەر و دەلیلێکا ئەبێت بۆ ئەمە بەشێکی لە چوارچێوەی یاساکانە جێ ئەکرێتەوە بەشێکی لە چوارچێوەی هەڵمەتی وشیاری یاساییە جێ ئەکرێتەوە ناکرێت تۆ گروپێکی زۆر لە گۆڕەپانێک و لە ژێر تیشکی خۆری پەنجا پلەی گەرمیە کۆ بکەیتەوە بڵێ هاوکاری کۆمەڵایەتی دابەشەکەم ناکرێت تۆ کەسێک بخەیتە بەردەم بەڵێ بێگومان هەبووە ناکرێت تۆ کەسێک بخەیتە بەردەم چاوی کامیرەکان و لەبەر ئەوەی لە هەڵمەتی هەڵبژاردنە و لە گروپی خێڵ و عەشیرەت و نازانم کەسایەتی و کۆمپانیا و شەریکاتەکان و کەسانی بەناو نازانم جۆرە پێشگر و پاشگرێکی خەیتە پاڵ کە ئەمە فڵان کەسایەتی وایە و خێرخوازیەکات ئەمانە کارێکن کاری چەوتن کاری هەڵەن کاری خراپ بەکارهێنانی پرۆسەی هاوکاری کۆمەڵایەتیە بۆیە ئەبێ ئەمە ڕاست بکرێتەوەوانی ڕاست بکرێتەوە بۆ مانایی جگەل لە ڕێگریکردن سزای یاساییش هەبێ بوویان لە ڕاستیە ئەبێت چارەسەر بکرێت هاوکاری کۆمەڵایەتی بە هیچ جۆرێک بەکار نەهێنرێت بۆ مزایدەی سیاسی بۆ مزایدەی کەرتی تایبەت شەریکات و کەسایەتیەکان جا کۆمەڵایەتی بنیان بازرگانی و مادی هەتاوەکو دوایی چووکە لە ڕاستیا بەداخەوە لە ڕابردووە بەکارهێنراون یعنی تۆ بەپی یاسا کۆمپانیاکان و خاوەنکارەکانە بێ بڕێک لە داهاتەکانیان بەخشن بە خەڵکانێک کە NGOکان و خەڵکانێک کە پێویستیان پێێتی یعنی چی دەیت ئەمە ئەەکەیتە مزایدەیەکی بۆ خۆت و بۆ شەریکەکەش کە ئەنواع ناونیشان بۆ خۆت داتاشن لەبەرەوە ئەمانە خەرقاومانە کارێکی چەوتن پێویستی بە ڕاستکردنەوەی بەشێکی بە یاسای و بەشێکیشی بە ئیجرات و ڕێکاری وەزارەتی ڕۆشنبیری وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی لە ساڵی نەوەتەکانە هەرێمی کوردستانی خۆمان بە لێشاوێکی زۆر خێر و خێراتی بۆ هات و تا ڕادەیەک کلێنێک لە کلێنەکان لە هەرێمی کوردستانە پڕکرایەوە بەو خێر و خێراتی کە لە دەرەوە هات بەو هاوکاری کۆمەڵایەتی کە لە دەرەوە هات بۆ بوارە جیاوازەکان بەڵام ئێستا تا ڕادەیەک ئەمە پێچەوانە بووێتەوە لە هەرێمی کوردستانەوە هاوکاریە چێ بۆ دەرەوە چیتان کردووە لە پرۆژەکەی خۆتانەوە کۆڕێکخراوی پاسەوان بۆ ئەم بابەتە لە ڕاستیە وەکوتم ینی کۆی پرۆسەکە کێشە و گرفتی تایە لە پرۆسەی چوونە دەرەوەی بەشێک لەو هاوکاری کۆمەڵاتیت کەوتۆتە سەر دۆخ و ڕووداوەکان ڕووداوگەلێکە بوون کە یعنی لە ڕووی مرۆڤایەتیەوە پێویستی پێبوو وەکو ڕووداوی بوومە لەرزە ڕووداوی کۆمەڵک ڕووداوی سروشتی کە بەتایبەتەوانەی لە ڕۆژهەڵاتی کوردستان بوو بەشێکی کەی ئەوانەی کە لە باکووری کوردستان بوو وە ڕووداوگەلێکی تر کە ڕووداوی جەنگ و ڕووداوی مرۆین پێویستی بە هاوکاری کۆمەڵایەتی و پشتیوانی و پشتگیریان هەیە بۆیە حاڵەتێکی ئاساییە و ئێمە کارمان کردویان هەوڵمان ناوە لە چوارچەوەی ئەو پرۆژایەت چۆن ئەوە ڕێک بخەینەوە کە تاوەکو بتوانین ناوچەکەی خۆمان تێر بکەین و تەکمیلەیکەین پاشان بتوانرێت بچێتە دەرەوە بەڵام لە ڕاستیان ناتوانین ڕێژلەوە بگری چکە دوجار مرۆڤ لەسەر ئەم زەمینێ لە هەر شوێنێک پێویستی پێبوو پێویست بەوەیە کە تۆ دەستگیرۆی بکەیت و بەدەمیەوە پێ وە مرۆڤی ئێمەی مرۆڤیش کوردی خۆشبەختانە توانم بڵێم خەڵکانێکی کە هاوسۆز و پشتیوان و پشتگیری هەموو ئەو ڕووداوگەلانین کە لە ناوچەکە و لە بەسەر هەر میلەت و کەسێکمانە ڕوودەدەن وەکو دوایین پرسیارم هیچ مفاتەحەی هیچ وەزارەت و لایەنێکتان کردووە یاخود هیچ لایەنێکی پەیوەندیدار لەگەڵتانە هەماهەنگ هەیە بەڵێ بێگومان یعنی وەکوتم هەم لە ئاستی پەرلەمان هەم لەسەر ئاستی وەزارەتیش ئێمە هاوکاری و هەمانجێشی تاومان هەیە و پەیوەندیمان هەیە و ئەو پێشیان نامێژەگەیەندرێ بە دەستی جەنابی وەزارەت و وەزیری کاروباری کۆمەڵایەتی و پەرلەمانی کوردستان چ لە عێراق و چ لە هەرێمی کوردستانیش من شتێکم نەماواگە جەنابەت شتێک ما بێ حەزکەی یاماژەی پێ بکەیت دەستان خۆش بێ زۆر سوپاس بۆیەوە ئەوەی کە گرنگە میدیاش و جەنابیشتان هاوکارێکی باش بوون لا گەیاندنی هەڵمەتی و شیاری بۆ پرۆسەی و ڕێخستنەوەی دابشکردنی هاوکاری کۆمەڵایەتی تاوەکو هەمووان بتوانین پشکمان هەبێت لە ڕێخستنەوەی ئەو بوارە و پشگیر و پشتیوانی کەسانێک بین کە پێداویستیان بە وەرگرتنی هاوکاری کۆمەڵایەتی هەیە
زۆر سپاس بۆ بەڕێز کاک هەڵشۆ عەبدولفەتاح سپاس بۆ ئێوەش. خۆشەویستان ئازیزان، هیوادارم تااقەتتان گرتبێ کە لەگەڵ ئێمە گوێتان لەم گفتوگوۆیە گرتبێ لەگەڵ بەڕێز کاک هەڵشۆ عەبدولفەتاح کە قسەمان کرد لەسەر بابەتی ڕێخستنەوەی سیستمی هاوکاری کۆمەڵایەتی لە هەرێمی کوردستان و عێراق کە جەنابیان وەکو ڕێکخراوی پاسەوان هەستاون بە ئەم کارە کە کارێکی زۆر گرنگە. لە ماوەکانی ڕابردووە ئێمە زۆر خەڵکمان بینی کە هاوکاری کۆمەڵایەتی ئەگەیان و نیگەرانیش لە ناو خەڵکە هەیە کە لە بابەت نائەدالەتی دابەشکردنی هاوکاری کۆمەڵایەتی ڕێز و خۆشەویستیمان هەیە. هەر بمێنن بەخێر.